گەرموگەشتترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. عزیزان لەلا منی شەوسڵاتان لەبێت هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. قشقاڵی لێوڵی پرشنگی نیگاکە ئەی کچە جوانەکەی سەر گۆران ئەختیار ئەی کچە مەنگەکەی مەدانی چپادو گەنەمووی دام و چاو مەجاگانەگرێت و ئەی ئەنام وردی لەی نەرمەڵەی ئێسکسو ئەی بەرگی ساکارە دڵگیرەکە لەهی بوو یەکی ڕوونی بەر تریفەی مانگە شەو لە بنیا بلەرزێ واریزی بووچەو جوانترە لەلای من لە دەریای بێسنوور شەپۆلی باتە بەر تیشتی ڕۆ شرفه قشقاڵی لێوڵی پرشنگی نیگاکە قشقاڵی لێوڵی پرشنگی نیگاکە ئەی کچە جوانەکەی سەر گۆران ئەختیار ئازیزان سەرەتای بەرنامەکەمان بە وتەیەک سەبارەت بە مناڵانی سەرشەقام دەست پێ دەکەین. بینینی ژمارەیەکی زۆر لەم منداڵە بێبەشانە کە لە سەر شەقام و چوارڕاکان لە بازار و شوێنی قەرەباڵغ و پڕ لە ترافیکەکان وا لە گەڕەکەکان لە هەوڵدان تا بە کارگەلێک وەکو بۆ یاخچێتی خاوێنکردنەوەی شوشەی ماشێن فرۆشتنی دەسماڵ کاغەزی سیگار بنێشت کۆکردنەوەی نانەوردە و ئاسنەوەڵە پارەیەک بەدەستبێنن بۆ نانێکی مەمرە و مەژی واویژدانی هەموو ئینسانێکیش بەم شتانە دەهەژێنێ. بەشی خۆششانسی تری ئەو منداڵانە لە جیاتی سەرشەقام ڕوودەکەنە شوێنی کاری واقعی، کار لە کارگاچکۆلەکان، شاگردی و مکانیکی لە ژێردەستی وەستاکاردا، فەڕشچنین لە ژێر زەمینی کەمنور و شیداردا، بژار و دەستکەنە لە مەزراکان، شوانی و گاوانی، خشتپەژین و کار لە کوورەخانەکان. ئەمانە هەمووی ڕۆح و دەرونی پاکی ئەم منداڵانە شلوێ دەکات. بوونی یەک ژەم خواردنی گەرم سەرپەنایەکی ئەمن و ئاسوودە بۆ خەو و ئیمکانی خوێندن و یاری بۆ ئەم زۆر لێکراوە بچووکانە وەک خەونێک دوور دەست دەدوێنێ. ئەمە لە حاڵێکدا کە کاربەدەستانی ڕژیم بۆ شاردنەوەی ئەم ڕاستیە کە هەژاری و نەداری گەلێک لە بنەماڵەکانی سەرڕای ویستی دەرونیان ناچار کردووە کە ڕازی بن
بەکارکردنی جگەرگۆشەکانیان لە بۆ قوکردنی سەدا و سیماوە هەموو ئەو منداڵانە بەبێ سەرپەرست یان سەرشەقام دەناسێنێت. هەڵبەت نەفسی بوونی منداڵی سەرشەقامیش لە ئێراندا مایەی شەرمەزاری دەسەڵاتی ئەم وڵاتەیە. دابینکردنی سەرپەنا و ئیمکاناتی ژیان و فێربوون بۆ منداڵانی بێسەرپەرست ئەرکی سەرەتایی هەموو دەوڵەتێکە. لە ئێران کچانی کار و سەرشەقام و کارتۆنخەوەکان بەشێک لەم منداڵانە پێکتێنن کە لەم ساڵانەی دواییدا بە شێوەیەکی بەرچاو ژماریان زیادی کردووە. بوونی یاسایی کۆنەپەرستانە و دژیژنی کۆماری ئیسلامی و فەرهەنگی پیاومەزنی زاڵ بەسەر کۆمەڵگادا گرفت و موسیبەتی ئەم کچانەی دوو قات کردوێتەوە و ئەوانەی زیاتر خستوتە بەر هێرشی باندەکانی قاچاقی ئینسان و مادە هۆشبەرەکانەوە. کچانی بنەماڵەکەم داهات و هەژارەکان تەنانەت ئەگەر نەچنە نێو بازاری کارەوە بەهۆی هەژاری و دەستکورتی بنەماڵەکانیانەوە و بە پێچەوانەی میلی خۆیان لە تەمەنێکی کەمدا بەشوەدرێن. لە پاڵ ئەم بێبەشی و بێمافیانەدا شوکردنی کچانی کەم تەمەن شەرعی و قانونیە. مادەی 1041 یاسای مەدەنی کۆماری ئیسلامی ڕێگای بە مارەکردنی کچان بەر لە گەیشتن بە تەمەنی 13 ساڵیش داوە. ئاشکرایەکە منداڵان خۆیان توانای گۆڕنی ئەم بارودۆخە سامناکەیانە و هیچ ئینسانێکی شەریفیش نایەوێ منداڵی ئەم کۆمەلگایە لە ئاوا بارودۆخێکی فلاکەت باردا ژیان بەسەر بەرن. بۆ گۆڕینی ئەم بارودۆخە و ڕزگارکردنی منداڵانی ئەم کۆمەلگایە لەم چارە نووسە ئەوە گەورەکانن کە پێویستە قۆڵی همەتی لێ هەڵماڵن و مناڵان و خۆیان و کۆمەلگا لە موسیبەتی کۆماری ئیسلامی ڕزگارکەن. بشورین ڕۆمەتیگەش دارەکان چەشتی دەریا چینە خەونی ماس یەخەمبارەکان با باگری جێیگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بند و قفس بمره بەهارت دێینەوە فرمێسکی چاوی کۆترەکان ئەسڕینەوە تا دەگەینە تاکەداری بەرزی ئاوات وەوین تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تاکە ڕۆژێ بێتەدی خەونی مناڵانی هەژار ڕوو لە شاری خەونەکان ئەبرینەوە گشت ڕێگەکان بۆ لە ئامێز گرتنی خون و خەیاڵی ئاسمان پەنجەرەی ڕووناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان پەنجەرەی ڕووناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان بشورین ڕۆمەتیگەش دارەکان چەشتی دەریا چینە خەونی ماس یەخەمبارەکان با باگری جێیگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان
هاوڕێی بەڕێزمان بە نازناوی فەرهاد لە شاریستنەوە لە نامەیەکدا نووسیوێتی لەگەڵ ئەوەی کۆماری ئیسلامی دەستە زیندانیانی تاوانبار بە قاچاغی مادە سڕکەرەکان لە سێدارە دەدات، بەڵام گرفتی گیرۆدەبوون بەم مادانە نەک هەر کەم نەبووتەوە بەڵکو ڕوو لە زیادبوونیشە. پەیوەندی چوونە سەرەوەی ئێعدامەکان لەلایەکەوە و بەرینبوونەوەی خەرید و فرۆشی موادی مخدر و چوونە سەرەوەی ژمارەی گیرۆدەبووان لە ئێراندا لەلایەکی دیکەوە ئەو ڕاستیە دەگەیەنێت کە بەڵای ماڵوێرانکەری ئێحتیات بەهۆی گرێدرانی تۆڕی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی مادە سڕکەرەکان بە مافیای دەوڵەتیەوە نەگەڕۆ لە کەمبوونەوە داکات بەڵکو ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتریش دەبێتەوە. سیاسەتی سزای ئەعدام لەلایەن ڕژیمەوە نەک بۆ بربەرەکانەکردن لەگەڵ گیرۆدەبوون و قاچاقچێتی موادی مخدر بەڵکو بۆ خوڵقانی کەش و هەوای ترس و وەحشەت لە کۆمەلگادایە و لە هەمان کاتدا ڕێگە بۆ بازرگانیکردنی مافیای دەوڵەتی بەم مادانەوە خۆش دەکات. هەراوهوریایی بەناو بربەرەکانێکردن لەگەڵ مادە هۆشبەرەکان بۆ شاردنەوەی ئەم ڕاستەیە. کاک فەرهادی بەڕێز، زۆربەی و کەسانی کە ئەعدام دەکرێن لە ڕاستیدا تەنیا وردە قاچاقچیەکانن. گومان لەوەدا نییە کە ئەم قوربانیانە سەریان بە هیچ ناوەندێکی دەسەڵاتی ڕژیمەوە بەن نییە و هەر بۆیە ئەعدامیش دەکرێن. قاچاقچیانی سەرەکی کە سەربەردام و دەستگا حکوومەتیەکانن نەدەکەونە بەر بە دوواداچوون و نە ئەگەر بە هەر هۆیەکیشەوە بکەونە داوەوە سزای مەرگیان بەسەردا دەدرێت. ئەم دەستەیە لە قاچاقچیان تەنانەت ئەگەر ڕاستە و خۆش سەر بە ئۆرگانە حکوومەتیەکان نەبن ئەوەندەیان دەستەڕوات کە بتوانن مەئمورانی ئاستە جۆراوجۆرەکان بە پوڵیان بە حەڕەشە بێدەکەن و بۆسەی مەرگ لەسەر ڕێگای خۆیان لادن. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەم ڕژیمە تەنیا بە پێکهێنانی ترس و وەحشەت و کوشتار و جەنایەت دەتوانێت ڕۆژی مەرگی دوا بخات. ئەم ڕژیمە معتاد بە مەرگە، دەبێت بکوژرێت، دەبێت زیندانەکانی پڕبن تا بتوانێت درێژە بە ژیانی بدات. سەرانی ئەم ڕژیمە بۆ ئەوەی مەترسیەکانیان بشارنەوە پێویستە ترس و وەحشەت بخوڵقێنن. ئەمانە بەبێ خوڵقانی ترس و وەحشەت بەبێ جنایەت و کوشتاری بەردەوام خەویان ئاڵۆزن. بینەرێکی بەڕێزمان بە نازناوی سۆما لە بابەتێکدا سەبارەت بە بارودۆخی ژنانی کرێکار ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ دەکات و نووسیەتی ژنانی کرێکار ئەوانەی بە هەزار زەحمەت لە شوێنە کاریان دەستکەوتووە لە سەرەتاییترین مافەکانیان لەوانە بیمەی دەرمانی، مافی خانەنشینی، حەقدەستی بەرابەر لەگەڵ پیاوان و ساعەتی کاری دیاریکراو لەگەڵ تاتیڵی کۆتایی هەفتە بێبەشن و هیچ یاسایەکی پشتیوانی نایانگرێتەوە. کاتێک مەسەلەی کەمکردنەوەی ژمارەی کرێکارانی ناوەندێک مەترح دەبێت، ژنانی کرێکار یەکەمین قوربانیانی دەرکردن دەبن. بەشێکی گەورە لە ژنانی کرێکار بە زۆر ناچار بە ئیمزاکردنی قەراردادی سپی و یان تەنانەت دانی سفتە بۆ سەر لە نوێ دامەزراندنیان دەکرن. لەم ناوەندانەدا ژنانی سەرپەرستی بنەماڵە لە ڕووی ناچاریەوە چاوپۆشی لە پێشلکرانی هەموو مافێکی خۆیان دەکەن و حەقدەستێکی مەمرۆ مەژی قبول دەکەن. ڕنج و ئازاری ژنانی کرێکار بەوانە کۆتایی نایێت. ئەوان کاتێک دوای چەندین ساعت کاری تاقت بڕۆکەن ئەگەڕنەوە ماڵەوە پێویستە هەموو یان زۆربەی کارەکانی ناوماڵیش لەوانە خواردن دروستکردن، پاک و خاوێنی ناوماڵ، پێڕاگەیشتن بە مناڵەکانیش ئەنجام بدەن. زۆر سپاس بۆ سۆمای بەڕێز، هیوادارین هەروە لە پەیوەندیدا بیت لەگەڵمان. Everything gonna be alright. Oh yeah. When I was a little girl, only 12 years old, I couldn't do nothing to save my dog.
crocodile. I'm a woman. I can sing the blues. I'm a woman. Can change old and new. Spell W-O. M-A-N. Oh, yeah. That means I'm grown. I'm a woman. I'm a Russian wind. I'm a woman. I'm cut stone with a pen. I'm a woman. I'm a love maker. I'm a woman. You know I'm a earth shaker. I'm a Russian wind. I'm a woman. I can cut stone with a pen. I'm a woman. I know my stuff. I'm a woman. I ain't never had enough. I'm going down yonder behind the sun. Gonna do something for ya. Ain't never been done. I'ma hold back the lightning with the palm of my hand. Shake hand with the devil. Make him crawl in the sand. I'm a woman. Oh yeah. I'm a woman. I'm a ball of fire. I'm a woman. Make love to a crocodile. I'm a woman. I'm a love maker. I'm a woman. You know I'm a earth shaker. I'm a woman. بینەرێکی عزیزمان بە نازناوی مەریوان کە لە یەکێک لە شارەکانی جنوبی ئێران کرێکاری دەکات لە نامەیەکدا سەبارەت بە بارودۆخی ژیان و کاری کرێکارانی ئەفغانستان نووسیوێتی ئێمە کە خۆمان لە خانەوادە و شوێنی لەدایکبوون و گەورەبوونمان دوورکەوتوینەتەوە باشتر دەتوانین هەست بە بارودۆخی زاڵمانەی کە کرێکارانی ئەفغانستی تێیدا بەسەر دەبەن بکەین. ئەم ڕۆژانە لە هەموو شوێنێک باسی دەرکردنی ئەو کرێکارانەیە لە ئێران. زۆربیان بە قاچاغی دەژین و خاوەنکاری بێویژدانیش بە کەڵک وەرگرتن لەو بارودۆخە کەمترین هەڵدەستیشان پێدەدات. کێ دەتوانێت دەور و نەخشی ئەم جەماوەرە بەرینە لە کرێکارانی ئازاردیت و کە بە کەمترین هەڵدەست دەچنە ژێرباری دژوارترین و مەترسیدارترین کارەکانەوە لەبەرچاو نەگرێت. کێ دەتوانێت دان بۆ دانێت کە ئەمان لە هەر کرێکارێکی دیکە زیاتر لەلایەن سەرمایه‌دار و خاوەنکارەوە دەشەوسێنەوە. سەرمایه‌داران و خاوەنکاران قازانج پەرستانە بەدانی کەمترین هەڵدەست زۆرترین گوشاری کاریان بەسەردا سەپاندون و هیچ کاتێکیش پێبەندی قەول و قەرار و ئەو قەراردادانە نەبوون کە لە سەری ڕێکەوتون و بێشەرمانە مافەکانیان پێشێل کردووە. بۆ جاری واشەیە هەموو هەڵدەستەکەیان دەخۆن و ئەوانیش توانای هیچ چەشنە ئەترازێکیشیان نییە. کۆماری ئیسلامی ئەو کاتێک کە پێویستی بە هێزی کاری هەرزانی ئەوان بوو و ئەو کاتێک کە کوورەی شەڕی ئێران و عێراق گەرم بوو و پێویستی بە گۆشتی دەمی تۆپ هەبوو بێسنوور دەستە لەم کرێکارانشی ڕەوانەی بەرەکانی شەڕ دەکرد و گەلێکیشیان بوونە قوربانی. هەر ئەم ڕژیمەی وە ئەمڕۆ گیرۆدەی قەیرانێکی قوڵە و زۆربەی ناوەندەکانی کار و بەرهەمهێنانی داخراون بە ڕۆژ ڕێژەی بێکارانی دەشێتە سەرەوە
دەهەیە بە کرێکارانی بێکار بڵێت کە هۆکاری بێکاری ئەوان بوونی کرێکارانی ئەفغانیە تا بەم شێوەیە لەتمە لە هاوپشتی چیناتی کرێکارانیش بدات و توێی قین و بێزاری لە نێوان ئەوانیشدا بچێنێ. هیچ کەس وەکەم ئینسانە زۆر لێکراوانە نازانێت کە بەبێ ناسنامە ژیان و بە شاراوەی ژیان بردنە سەر تا چ ڕادێک پڕ ئازار و ئاوێتە بە سوکایەتیە. ئازاری ئەم بێ ناسنامەیە ئەو کاتە قورسرەکە دەبینین مناڵەکانیشیان قەت ئەفغانستانیان نەدیوە و لە ئێران هاتوونەتە دنیاوە و ناسنامەیان نییە و تەنانەت ناشنە قوتابخانە و هیچ چەشنە خزمەتگوزاری و پاڵپشتێکی کۆمەڵایەتیش نایانگرێتەوە. مەریوانی بەڕێز، زۆر سپاس بۆ نامەکەت کە پڕە لە هەستی خۆشەویستی و دڵسۆزی بۆ هاوچینەکانت. ڕژیمی کۆماری ئیسلامی داما و بێدەسەڵات لە وەڵامدانەوە بە کێشە و گرفتە کۆمەڵایەتەکانی خەڵکی ئێران بەردەوام کۆچبەرانی ئەفغانستانی بەستە بەبکار و سەرچاوی بێکاری خەتا و گیر و گرفتە کۆمەڵایەتەکان و بە هۆکاری نەخۆشی و تاوانی دیکە بە کۆمەلگا ناساندۆ و مەیدانی بە بیرروڕای دواکەوتوانی ناسیۆنالیستی و شێوەی فاشیستی داوەتە لە دژی پەنابەرانی ئەفغانستانی پرۆپاگاندەی ژاراوی بکەن. کۆماری ئیسلامی ئەو کاتێکە پێویستی بە هێزی کاری هەرزانی ئەوان بووە و لە ماوەی 8 ساڵ شەڕدا وەک گۆشتی دەمی تۆپ کەڵکی لێوەردەگرتن چاپۆشی لە بوون و حزوریان لە ئێران دەکرد. بەڵام ئێستا کە لە قەیرانێکی قوڵدا چقیوە و وەڵامێکی بۆ سەرەتایی ترین داواکاریەکانی خەڵک پێنیە بە شێوەی جۆرا و جۆر دەڵێت ئەوان نانی کرێکارانی بێکار و برسی ئێرانیان ڕفاندۆ و دەی هەوێ خەڵک هان بدات و بەگەشت ئەم ئینسانە زەحمەتکێش و شەریفانەدا بکات. کرێکارانی پێشڕۆ و وشیار پێویستە بە هاوچینەکانیان بڵنکە داکۆکیکردن لەم بەشە لە کرێکاران داکۆکی لە گەشت چینی کرێکارە. Guitarra trabajadora con olor a primavera. Que no es guitarra de rico, ni cosa que se parezca. Mi canto es de los andarios para alcanzar las estrellas. بینەرێکی ئازیزمان بە ناوی هەڵکەوت لە شاری قەڵات زێوە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا راپۆرتێکی سەبارەت بە زەرەر و زیانی تۆپبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ناوچە سنووریەکانی چۆمان و حاجی عومران پێداین کە بەسپاسەوە بڵاوی دەکەینەوە. هەڵکەوتی بەڕێز نووسیوێتی ماوەیەکە ناوچە سنووریەکانی هەرمی کوردستان بوونەتە ئامانجی تۆپخانەکانی سوپای پاسدارانی ڕژیمی ئێران. ئەگەرچی بەخۆشیەوە ئەو تۆپبارانە خەسارەتی گیانی لێ نەکەوتێتەوە، بەڵام زەرەر و زیانێکی زۆری بە ژینگە و دار و باخ و ڕزی خەڵک گەیاندووە. هەروەها لەو فەسڵدا کە خەڵکی هەردوو دیوی سنوور ڕوو دەکەنە هەوارەکانی ئەم ناوچەیە و ئاژەڵداری دەکەن، ئەم حرەکەتەی ڕژیمی ئێران شوێنەکانی لێنا ئەمن کردوون و بەردەوام لە نیگەرانی و دڵەڕاوکێدان. ڕژیمی ئێران ئیدعا دەکات کە ئەو تۆپبارانە لە دژی هێزی پێشمەرگەیە، بەڵام دەبینین کە خەسارەتەکەی و نیگەرانیەکەی هەر بۆ خەڵکی هەژار و زەحمەتکێشی ئەو سنوورەیە. لەڕاستیدا ئامانجی جمهوری ئیسلامی شکاندنی ئێعتباری حکوومەتی هەرێمە و هێزنواندنە بۆ دەستێوەردانی گەورەتر لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ هەڵکەوتی بەڕێز.
دەسمایانی دایانێ دایەز گیران هەردایە ڕوامایە جێم دێڵێ دەسمایانی دایانێ دایەز گیران یاردایە ڕوامایە جێم دێڵێ بینەرێکی خۆشەویست بە نازناوی ئاوات لە کامیارانەوە لە نامێکدا بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە نووسیەتی بەرپرسانی ڕژیم لە کوردستان ئیدعا دەکەن کە بە قۆڵی ئەوان زیدی ئینقلاب ڕێگەی نەداوە بۆ ئەوەی کە لە کوردستان ئاوەدانی بکرێتەوە و پرۆژەی خزمەتگوزاری بەڕێوە بچێت. ئەلبەت ئەمە قسەیەکە کە کاربەدەستانی ڕژیم بەردەوام دووپاتی دەکەنەوە و لەو ڕێگەوە دەکەوێتە سەر زمانی ئەموو ئەویش باش وایە کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەرامبەر بەم جۆرە تەبلیغاتە ڕوونکردنەوە بدات. ئاواتی بەڕێز، وێ ڕای سپاس بۆ نامەکەت ئەوەندەی کە لە مەجای ئەم بەرنامەیەدا بگونجێ هەوڵ دەدەین سەبارەت بەم داوای ئێوە بتوێن. گومان لەوەدا نییە کە بەرپرسانی ڕژیم لەم بابەتەوە درۆ دەکەن. ئەوە تا چەند ساڵێکی شەجم و جۆڵی ئۆتۆی پێشمەرگانە نییە. ئەیکوا پرۆژەی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوە. مەسەلەکە لەوە قوڵترە. واقعیت ئەوەیە کە کوردستان یەکێک لەو ناوچانەیەکە بە ئەنقەست و بە پێی سیاسەتێکی ستەمکارانە لە ڕووی ئابوووریەوە دواکەوت و ڕایگیراوە. لە هەموو بابەتێکەوە کوردستانی ئێران واتە هەر سێ یا چوار ئوستانی کوردنشینەکانی ئێران لە زومرەی دواکەوتوترین ئوستانەکانی ئێرانن. ئەم سیاسەتە هەم لە زمانی ڕژیمی پاشایەتی و هەم لە زمانی ڕژیمی ئیسلامیشدا هەر بەردەوام بووە. لە کاتێکدا کە خەباتی چەکداریش لە کوردستان نەبووە، سیاسەتی ڕژیمەکان هەر ئەوە بووە. لەگەڵ ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە ئاکامی شۆڕشی ساڵی 1350 جەماوەری خەڵکی ئێران، خەڵکی شۆڕشگەر لە کوردستان زۆریان هەوڵدا بۆ ئەوەی ڕەوتی ڕووداوەکانی دوایی بە جەهەتێکی هێمنانەدا بڕوات و شەڕ و خوێن ڕشتن لە گۆڕدان نەبێت. بەڵام ڕژیمی ئیسلامی کە چاوی بە هیچ تروسکایەک لە ئازادی هەڵنەدەهات و لە هەمان کادا خاوەنی بیر و بووچوونێکی شۆڤینیستی دژ بە کوردیش بوو، پلانی لە خوێنوەردانی کۆمەڵگای کوردستان داڕشت و پەلامارێکی هەمەلایانەی دەڕەندانە هێنایە سەر خەڵکی کوردستان.
کۆمەڵە بە دەرکردنی بڕیاری مقاومەت ڕێگایەکی بە خەڵکی کوردستان نیشانداکە لە هەمان کاتدا کە شەرافەتمەندانە و سەربەرزانە بوو بووە هۆی ئەوە کە خەڵکی کوردستان بە مقاومەتی خۆیان زەرەر و زیانەکانیش کەمترکەنەوە. لە گەرمەی شەڕی ئێران و عێراقدا و لە حاڵێکدا کە ڕێکخراوی جیهادی سازەندەگی بەشێکی زۆر لە هێز و توانای خۆی ڕاستەوخۆ بۆ خزمەت بە بەرەکانی شەڕ بەکاردێنە. بۆ نمونە ئەگەر جادەیەکی بۆ ئاواییەکی دوورکەوتوو وە کوێستانی ڕادەکێشا مەبەستی نظامی هەبوو، بارحاڵ هەر بەو بۆنەی ئەوەی کە جاروباریش پرۆژەگەلێکی بچووکیشی لە زەمینەی ئاوەدانکردنەوە بەڕێوە دەبرد. کەلوپەل و ماشین ئاڵاتی تایبەت بەم ڕێکخراوەیە نەدەبوونە ئامانجی عملیاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و پارێزراون. خەباتی هێزی پێشمەرگە خەباتێکی دابڕاو لە خەباتی جەماوەری بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان نەبوو. پێشمەرگاتی لە ڕاستیدا خەباتەکەی ئەوانی تەکمیل دەکرد. ئەو خەڵکەی کە ماهیەتی سەرکوتگەرانی ئەم ڕژیمە دیکتاتۆر و مەسەبیە دەناسن دەزانن کە چکۆلەترین ئیسلاحات و ئاوەدانکردنەوەیەک نەبووە کە بە جۆرێک لە جۆرەکان لە ئاکامی خەبات و ناڕزایەتی دەربڕینی خەڵک نەهات بێتەکایەوە. ئێستاش کەمنین ئەو خەڵکەی کە لەسەر ئەو باوەڕن ئەگەر خەباتی پێشمەرگانە نەبووە ئەو بڕە ئیسلاحاتەش کە لە ئاوەدانکردنەوەی ئاوایەکانی کوردستان کراوە بە دڵخوازی کۆماری ئیسلامی نەدەکرا. هەر ئێستا زۆربەی ئەو پرۆژانی کە لە کوردستان بەڕێوە دەچن لەژێر کۆنتترۆلی سوپای پۆست پاسداراندا. دام و دەستگای ئیداری لە کوردستان بەبێ پرس و ڕەزامەندی سوپای پاسداران بۆیان نییە چکۆلەترین پرۆژەش جێبەجێ بکەن. سوپای پاسداران خۆی ڕاستە و خۆ خەریکی بەعزەکارێک کە پێش ئەوەی ئامانجی چارەسەری دواکەوتوی ئابووری کوردستان بێت بە شوێن قازانج کۆکردنەوەدایە و هەر پرۆژەیە کە قازانجێکی بە لێشاو نەخاتە کیسەی سوپای پاسدارانەوە جێبەجێ نابێت. باجارە لەوەش بگەڕین کە گەورەترین و پڕداهاترین پرۆژە بۆ سوپای پاسداران بڵاوکردنەوەی موادی مخەدر لە کوردستان و هەناردەکردنی لە ڕێگای کوردستانی ئێرانەوە بەرەو هەرێمی کوردستان لە عێراق. ئەو پرۆژەیە کە ئەگەر بۆ سوپا داهاتی بێسنووری تێدایە بۆ خەڵکی کوردستان ماڵوێرانی و دایان ئازاری کۆمەڵایەتی بە شوێنەوە. من پیشمرگم، من شعله‌وار در خرمن شب زبانه میکشم، من گرم و آتشین به انجماد فصل سرد میوزم. من مهربان گلهای خونم را بر گیسوان کودکان گرسنه می نشانم. من تلخ 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 چونان خیزابه نفرت از دهانه زخم ناسور سر میزنم، فواره میزنم. من پیشمرگم. تو مرا میشناسی، تو مرا میشناسی. من عصاره خشم رنجبران جهانم. من از سلاله ستارهای سرخ کهکشان خلقم. من پیشمرگم. قلبم برای تو میتپد ای دورترین انسان رنج دیده زمین. قلبم برای تو میتپد. کردستان این سرزمین خون و حماسه اینک قلب خونین ایران است که آزادی را پرجوش و پرتوان فریاد میزند. من پیشمرگم و تفنگم از پیشانی آسمان خواهد گذاشت و دنیا را پر از ولوله خواهد کرد. قلبم برای تو میتپد ای دورترین انسان رنج دیده زمین. قلبم برای تو میتپد و شعر بزرگ آزادی را با خون خیش برای تو میسرایم. من پیشمرگم و رگبار تفنگم را با درس‌های سرخ لنین مشق میکنم.
بەداخەوە ئاگادار بووین هاوڕێ ئازاد جەباری ناسراو بە شەوکەت حوتوی ڕابردوو لە شاری کۆڵنی ئالمان دوای ماوەیەک دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشیەکی سەخت هەڵاوی لە ژیان کرد. هاوڕێ ئازاد لە تێکۆشەران و کۆمونیستەکانی شاری کەرکووک لە کوردستانی عێراق بوو. ئەو ئازیزە لە ساڵی 1990 پەیوەندی بە کۆمەڵەوە کرد و تا کاتی گیان لە دەستانی یەکێک لە وەفادارانی ئەو جریانە بوو. لەو ساڵانەدا کە ڕێگای کەوتە ئالمان و لە شاری کۆڵ نیشتەجێ بوو، بەشێکی زۆر لە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ یارمەتیدان بە پەنابەران. لە هەمان کاتدا هاوڕێ لەگەڵ هەڵسوڕاوانی کۆمەڵە لە هەموو چالاکیەکاندا بە گەرم و گوڕی بەشداری دەکرد. ئێمەش لە تلویزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی لە جوانخانی هاوسەری و مناڵە عەزیزەکانی ڕاستی و پویا و هەموو ئەندامانی بنەماڵەکەی لە شاری کەرکووک دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە کاک موحەممەد حەسەن گەوێڵی ناسراو بە خاڵ و حەمەسان خەڵکی ئاوایی کێڵانە بەهۆی نەخۆشی لە تەمەنی 86 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. خاڵ و حەمەحەسەن ئینسانێکی زەحمەتکێش و دڵسۆز و خۆشناوی ناوچەکە بوو. کاک حەمە حەسەن ساڵانێکی زۆر لاوێتی خۆی بە کرێکاری لە عێراق و سەر سنووردا گوزەران. دواتر لە ئاوایی کێڵانە بۆ هەمیشە نیشتەجێ بوو. پاش ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە وەک لایەنگەر و دڵسۆزی کۆمەڵە چالاکی دەکرد و بە تایبەت لە بەشی تەدارکات و یارمەتی بە پێشمەرگە و بنەماڵەکانیان بەردەوام هاوکار و پاڵپشت و دڵسۆزیان بوو. ماڵ و ژیانی بۆ خزمەت بە کۆمەڵە و ڕزگاری خەڵکی چەوساوی کوردستان لە ستەم و زۆرداری تەرخان کرد بوو. زۆر بەداخەوە خاڵ و حەمەحەسەن ڕۆژی دووشەمە 6 ڕزبەر بەهۆی نەخۆشی و پاشان توشبوون بە کۆرۆنا گیانی بەخت کرد. تەرمی خاڵ و حەمەحەسەن بە بەشداری جەماوەرێکی زۆر سەرەڕای نەخۆشی کۆرۆنا لە ئاوایی کێڵانە بە خاک سپێردرا. ئێمەش لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشی گەرمان پێشکەش بە بنەماڵە، ئازیزان، خەڵکی ئاوایی کێڵانە و دەوروبەر دەکەین و خۆمان بەشداری خەمیان دەزانین. یادی خاڵ و حەمەحەسەن بەرز و بەڕێز بێت. بەڵە بینەرانی ئازیز، بەم جۆرە شاتینە کۆتایی بەرنامەی هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەی. بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.